بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگاکەن سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەوێ. خۆشحاڵ و شادومانی جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیام بە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئەم جارە باسی دڵخۆشی دەکەم. با بزانم هاوڵاتیان بە چ شتێک دڵیان خۆش دەبێ، چ شتێک هەیە کەوا دەکەم مرۆڤ لە ژیاندا دڵی خۆش بێ. خۆ ئەگەر کۆمەڵێک ناخۆشی، کۆمەڵێک ئاستان، کۆمەڵێک بەربەست هەبێ، بەڵام دوجار شتێک هەیە یاخود شتانێک هەن کە دڵی مرۆڤ خۆش دەکەن. با بزانم دەگوترێ پارە هەموو دڵخۆشیەکە. ئایا هاوڵاتیان جەخدەوە دەکەنەوە کەەوە پارە دڵخۆشیە بۆ مرۆڤ، یان پارە بەشێکە لە دڵخۆشی؟ ئەوە تا هاوسەرێکی باش، ئەوە تا لەشێکی ساغ، ئەوە تا ئیمانێکی باش، ئەوە تا جیرانێکی باش، ئەوە تا ئارامی شار، ئەمانە هەمووی دڵخۆشین. با بزانم خەڵکی دەربارەی دڵخۆشی چی دەڵێن؟ ئێوەش لەگەڵمان نابن تا کۆتایی بەرنامەکە بینەرمان بن. هەرچەند کاتێک دەچمە نامزگەفتی سبحان الله سەد پلە دەگۆڕم زۆر زۆر دڵخۆش دەبم. دڵ ئینسان دڵ بە ئیمان خۆش دەبێت، بە شتێکە خۆش نابێت. ئەو سیارەی دەوێت، ژنی دەوێت، خانی دەوێت، پارەی دەوێت، بەشەر قەنەعاتی هەبوو دری خۆش دەبی، بەسەکە قەنەعاتت نەبی یعنی هیچ. پیاو ئەگەر لە مارێ خێزانی باش بوو دایم دری خۆشە دایم. ئەمن درم بەس بە عیبادەتی خۆشە، خاستن کە نێژی سبەینان ئەو ڕۆژی نەیکەم دڵم توندە. من محتاجی تومە، محتاجی نامەردم مەکە، قەڵبشم ساغڵم بێ ئەویش لە بەردەستم لە بێ قانع بم. یەک ئیمان دوو قەلب ساغێک ئەم دوو شتە بوو هەموو دنیاتێکە ئەمە نەبوو حەزەکە بە هەموو دنیاتە بێت. بەخوا دەنکە تەسبیحەکەی هەڵیەکە دەگوت ئەو دەنکە تەسبیحە نانێ. لە ژیاندا چ شتێک دڵی جەنابەت خۆش دەکات؟ بەخۆی بەعام بەشەر مرۆڤ یعنی چ کاتێک لە پێنج فەرزە نوێژەکانی بکاتن لە نوێژەکانی مەزبوط بی خی گەورە بەخۆی دڵت خۆش دەکات، دڵی هەموو ئینسانەکی بەخۆی مزگەفت جێی دڵخۆشی هەمومانە. هەرچەند کاتێک دەچمە نامزگەفتی سبحان الله سەد پلە دەگۆڕم زۆر زۆر دڵخۆش دەبم. ینی کاتێک هاوچێ مزگەوت دەکەی هەز دەکەی دڵت خۆش دەبی؟ بەڵێ 100%. ئەو ئامۆژگارێش لەم وەگرن هەر گەنجەك کێشەك مشکلێکی هەبیتن بابستە مزگەفتێ لە خوای پارێت و هەمووی لە ئاسان دەکاتێت. چندێک پاڕانەوە وا لە مرۆڤ دەکا بە تایبەتی هەنی بۆ گەنجان وای لێ دەکەکەوە هەستێک لە ناخی دروست بێت بەرەو دڵخۆشی بە خەمەکەی لایانی کەم ئەگەر سەتیش نەمێنێت بەشێک لە خەمەکەی لا دەچێت. 100% یعنی من تاقیکردنەوەم لە سایە قەدیم ینی دەستم لە زۆر شتی بردێ پێ دڵخۆش نەبیمە بەس ئاخری کە گەڕایمەوە سەر ئەو ڕێت عراری ها عرار نەمایە هم خەڵکی دەست عەمرەی چی تەسیب دەکات کەس نەمایە. السلام عليكم. أحوالتان. سلام سلامة. السلام عليكم. ماشي أحوال تاشي. سپاس بۆ خوای لە خوای بەزات. چی بە هاوڕێکانت ڕێنیشاندەریانی بووم ئەلحەمدولیلا بەجیان کردم. ئێستا ئەوانیش لەگەر من زۆر پشتگیریم دەکەن، پشتگیریان دەکەم و هەمومان هەر پێ کۆ دەچین و دێن. زۆر باشە. یعنی ئەتوو بێ هۆکارێک لەوەی برادەکانت بێنە مزگەوت و ئەوانیش هەم قسەی خێرت بۆ دەکەن. ئەلحەمدولیلا ئەرێوەڵا لەو خوایە بەزیادی لە خوای بەزات. ئەی ئێستا چندێک هاوسەرەکەت مای دڵخۆشیتان؟ بەخوای ئەوجا هەر چەند زووتر بەشەر هاوسەرگیری بکاتن یعنی هیچ کاتێک لی پەشیمان نابێتەوە چکە لێو لە زۆر غەڵەتت بە دوور دێخی لە زۆر چوونە دەرێ و لە زۆر غەڵەتی بە دوورت دێخی یان دەتگەڕێنەوە سەر ڕێی ڕاست. ئاکیدم لەوەی تووشی گوناح نابی، تووشی زۆر شت نابی، یان لەوانەیە گەنجەکان زیاتر لە من تێ بکەن. چ شتێک لەم دنیا دڵی تۆ خۆش دەکەم؟ بەڵایی پیاو لە دەرد و بەڵاو نەخۆشی و گێرە و کێشەی بە دنیا بە دوور بێ هەر ئەوە ساقی و سەلامەتی. جگە لە ساقی و سەلامەتی چی دیکە هەیە ڕۆژانە بیبینی دڵت پێ خۆش دەبێت؟
وەڵایی ئەگەر عالم دڵخۆش بێت ینی تۆش دڵخۆشەوی لەگەڵ یا بەس ئەو منداڵە هی خۆتە؟ ئەوە کوڕەزامە مناڵی کوڕەکەمە. ئەوە منداڵی کوڕەکەتە چەند مای دڵخۆشی تووە؟ بەقەدەر مناڵەکانی خۆم زیاتریش خۆشمێ لە باوکی من زیاتر خۆشەیە زۆرت خۆش باوکی هێشتۆ لای خۆمە یاخەتەمەنی خۆش بێت سواسەکەم. سلام علیکم. سلام سەرچاو. با بزانم تۆ لەم دنیاە دڵت بە چ شتێک خۆشە وە چ شتێک دڵی تۆ خۆش دەکات؟ واللهی بەس ئیماندارەتی و ڕوو لە خوا و ئینسان بێوەی و لە بەڵام مسیبەت لامانێت. پێت وایە ئیمان دڵی مرۆڤەکان خۆش دەکات؟ بەڵێ. کەواتە دەستگرتنمان بە زیکر و بە قورئان خوێند و وانە سبحان الله ئینشەڵڵا خوایگان. چەندێک هاوکاریکردنی بەرامبەر مای دڵخۆشی ئێمەیە. بەڵێ زۆر هاوکاری دراوسێ و کەس و کار. چەندێک دڵت بە هاوسەرەکەت و بە منداڵەکانت خۆشە؟ زۆر زۆر دڵم پێ خۆشن. سپاس بۆ خۆیان. چەندێک دوعایان بۆ دەکەی خوا بیان پارێزێ خوا ساق و سەلامەتیان کە؟ زۆر دوعایان بۆ وەکەم سپاس بۆ خۆیان هەمیشە دوعایان بۆ وەکەم. یاخوا هەمیشە بەختەوەر بن هەمیشە ساق و سەلامەت بن. جێوەی بیان سپاس دەکەم. با بزانم لەم دنیاە تۆ دڵت بە چ شتێک زۆر خۆشە؟ دڵ ئینسان دڵ بە ئیمان خۆش دەبێت بە شتێککە خۆش نابێت. تەنیا ئیمان تەنیا ئیمان دوای ویش خی گەورە قەلبەشی ساغت داتێ وەتی هەموو دنیا قەلب ساغیە چکە ئینسان ئەگەن ساغ نەبوو بە هەموو دنیا ئەویبی یعنی تۆ ئەگە ئازارەکەت هەبوو وە بزانە با هەموو سەرۆت و سامانێت بی ئیسفادەی لێ ناکەی لەزەتی لێ ناکەی خۆ ژیانی دنیا چییە؟ ژیانی دنیا ئەوەیە ئەتو پاش ئیمان ئینسان خواردنە کە تو خواردن پێ نەخورا لە هەموو ڕاستە چیەوە ئەوە کرا ینی وەڵحاسر ژیان نامینێ. چەندێک ئەو قەلب ساغی کاتێک هەمانە سوپاسی خی گەورە لێسە بکەین کە یەکێکە لە نیعمەتە گەورەکان ئەمە هەر پێنج فەرزە دەبی سوپاسی خی گەورە بکەین و دووەمیشیان بەیانیان کە خی گەورە چێشتەنگاوە چیدانە نۆرکا سونەت لەوەی کە شکرانەی هەر 360 جوگمەکانت بکەیت. گەورەترین نیعمەت نیعمەتی خی گەورە ئەوەیە کە جسمەی ساغت داتێ هەمووش ئایدیویە بردن و دەتوە ژیان نازانی چ وەختە و چ وەخت نیە پەڕین و لەوانەیە ئێستا ئەمە لێرەمە نەگەینە سەری ئێرە. چەندێک ماڵەکی ئاوەدان ماڵ و منداڵەکی باش مای دڵخۆشینە. گەورەترین سەرمایە دنیا ئینسان ئەگەر دەرێ لە دەرێت چەند مەشاکیلی هەبی و چەندێ بەخاستن ئیمە بازاڕی ڕۆژێ تووشی ئەنواع ئینسان دەبین مەشاکل ئەم ئەگەت چینۆ مارە لە مارە مەشاکل بوو وەڵحاسە ژیان ڕۆی بەزە دەگەت چیۆ مارە مەشاکلی نەبوو ئیسراحەتت کرد ئەو کاتەی لەزەر لە مار دەکەی و لەزەر لە ژیان دەکەی. بۆ ئافرەتانیش بەمان شێوە ڕاستە پیاوەچی باش و ئیمانداریان هەبێ نازیان بچێژێ و مەسروفیان بکە بێ نازیان نەکە. بە قورئان ئەوڕۆ ئافرەتان دوو جۆرن زۆرەیان ئەوەی جەنابەت گوتی لە مارێ کە ئینسان مەسرفی بچێشێ خۆی ئەرچی سەرشانی خی گەورە نەفەقەی دانایە لەسەر پیاوی بەس هەندێک ئافرەتن نە حەز دەکەن لە خۆیان مەسموع بن لە ئیش ئەوە لە ناو نە لە ناو دین جێی دەبتەوە ناو کەلتور جێی دەبتەوە. چەند بە ئیشەکەی خۆت دەرێت خۆشە ئیشی خۆم لە خوای بە زیاد بی لە بۆی ڕسق ئایدی چی ئایدی ئەو خۆیە ئەگەر ڕسقی ئەوڕۆ تەسلیم بکەن ئەو بازاڕ لەوانە هەمووی بەرمەوە ئینسان وایە بەس خی گەورە چەندی دابی ئەوەندەیە. وەکو گەنجەکی ئەم وڵاتە بە چ شتێک دڵت خۆشە؟ وەڵا ئەوزا برێن بەچە وڵای نازان بە قڕان بەس درم خۆشە هیچ شتێک نییە ئەتو درێت پێ خۆشببی بۆ دیکو زۆر شتەیە دە پێم بەێ لەو زۆرەی چەندانەکەم پێبرێکە گەنجان دیارە عزیان لە چییە؟ ئەو سیارەی دەوێ ژنی دەوێ و خانی دەوێ و پارێ دەوێ دەوێت و ئەمن حایەتم الحەمدوللا ژنمەیە ژمادەم یەکە لە نیعمەتەکان و دڵخۆشی ئینسانی وانە ئەدیکو شەرت قەناعەتە بە شەر قەناعەتی هەبوو دری خۆش دەبی بەسەکە قەناعەتت نەبی یعنی هیچ. چەندێک هاوسەرەکەت مای دڵخۆشی تووە کە دەگەڕێەوە لە کەسابەت بە ماندووبوونەوە ئەو پێشوازیەکی گەرمت لێ دەکا و دەچی و ماڵی هەز بە ئاسوودەی دەکەیت. ئەدیکو زۆر بەرێوەڵە ئەی دایک و باوکت ماوە؟ الحەمدوللا بەرێ. ئەی دایک و باوکت چەندێک مای دڵخۆشیە زۆر
ئەدیکۆ چەند کەس لەسەر گۆڕی دایک و باوشتی ئاواتی ئەوی دەخوازی جارێک لە باوەشیان بگرێت ئەرێ وەڵڵا کاتە درت خۆش بی ئێوە درخۆشی ئەو شتێک ئەدیکۆ شەر نارێم شەرت قەنەعەتە ئەجا قەنەعاتت هەبی و بێئومێدیش مەبە بێومێد نیمە نا ڕەشبینینە گەشببینی ئینشاءڵڵا ئینشاءڵڵا هەرچەند کاتێک دەچمە ناموزگەفتێ سبحان الله سەد لە دەگۆڕم زۆر خۆشە دڵ ئینسان دڵ بە ئیمان خۆش دەبێت بە هیچ شتێکە خۆش نابێت ئەو سیارێ دەوێ ژنی دەوێ و خانی دەوێ و پارێ دەوێ و بەشەر قەنەعاتی هەبوو دری خۆش دەبی بەسەکە قەنەعاتت نەبی یعنی هیچ پیاو ئەگەر لە مارێ خێزانی باش بوو دایم دری خۆشە دایم ئەمن درم بەس بە عیبادەتی خۆشە خاستن کە نێژی سبەینان ئەو ڕۆژینەی کەم دڵم توندە من محتاج تومە محتاج نامەردم مەکە قالبشم ساغڵم بێ ئەویش لە بەدەستم لە بێ قانع بم یەک ئیمان دوو قەلب ساغێک ئەم دوو شتە بوو هەموو دنیاتێگە ئەمە نەبوو حەزەکە بە هەموو دنیاتە بێت بەخوا دەنکە تەزبیحەکەی و هەلێکە دەیگوت ئەو دەنکە تەزبیحە نانێ السلام عليكم وی عليك السلام ورحمة الله وبركاته بخير بێسە هەر چاو سلامت کا دەبینم ڕوت خۆشە دریشت خۆشە بۆ قورعانەی دەزانی چییە پیاو ئەگەر لە مارێ خێزانی باش بوو دایم دری خۆشە دایم خێزان زانی کووە بەهشتە لۆ پیاوی بەهشتا ژن بەهشتە لۆ پیاوی بەرێ پیا ژنی باش ژنی باش ئێستا من بەنسبەت ئێستا ناوێرم عمرەکەی خۆم برێ ئێستا عمرەکەی خۆم برێ لەوان نارێم چووکە ژنی باش بەهشتی پیاوی من هەر ئەوەندەی دەرێم حیات زانی چەند خۆشتۆگە چیەوە ژنەکە لە مارێ ئێستا من ژنی من قەدیمەیە ڕاستی ئێستا تەلەفۆنێکم دەرێم دەمێوانمان دێ ئەمن پێم ناکرێ بێمەوە دەزانی چەند خۆشە وی ژن ئەو هاوی زۆر خۆش ئێستا ئەو وەچەی ئێستا هەر ئێوارە زوو جارە پێش هەمان دەپرتێنی دەپرتێنی وڵا ئەوەمان نییە ئەومان نیمە ئەو شتانە نییە ئەو قەدیمانە هەموویەوە جا پیاو ئەگەر ژنی باشبی پیریش نابیە ئەوە نابی نانانە پیر ناوی بەهەنە بۆنیش پیر ناوی بەس ژنەکەی باشبی پرتە بۆرەی زۆر لەسەر نەخا والله برای خۆت ئەوە لەو کەناڵی بەڕێزەین گۆش قسەی دەکەم ئەمن وەختەچی نان نەبوو خۆم نان والله عیبی شێسا قسەی دەکەم مام لەسەر ئەو سەتیەی بوو بالله ئەو ئەمەوە دەیگۆ پیاوە کە ڕۆژەکە دەبی بەس ڕۆژەکە بە ئەمن بچوو بامە خانێش بەس یە غورفە بە والله خوا ڕزقت دەدا ژنەکەشتی داریە ئارێ والله من نارم هیوا ژنی من ئینکاری ناکرێت ئەو پیاوانە ناتبینن لە شاشەی دەرێن هەزار ڕەحمە لە داخ بابێت ئەجا ئەوایە من نەگەوە یعنی برێمێ سامعت خۆم کەم چکە لەو کەناڵە بەڕێزەین گۆوە نهروایە ژنی باش گوناحەت زانین چی لێ بکە ڕۆژێ پێراکەر سەری خۆت دانەی ژنی باش حیاتە بەخوای پیاو قەت پیر نابی ئێستا من ئەوەندە مرتاحم لێرە لە کرێکیشم لە خوای بەزاد بۆ سمەیان دێمە دەرێ بە درێژ خوشە هەلۆ نمونێ ئێستا ئیتو لەوانەیە میێوان ئەوەی ئێستا لەوانەیە تا چاکە لۆنێ زەردی دەکات چایەکە هەرە ئەوتە ترمزەکە تەمەشایکە خۆتە سووریکە سبەینان ئەوە چای بەلاروچشە چای بەلاروچەیە دەرمانە لۆ ئینتیهابی لۆ شتەچی سبەینان هەر دەستیم ئەمن مەلا سەخفی لاکە هەر دەستین هەردووکمان دوور کاسۆی دەکەم مەلا بانگدا ئەم دەنومەوە تا 7:30 ئەو نانوویتەوە زۆر ساکە ئەوە باسی ئافرەتت کرد ئەی چەندێک ذکرکردنی با بڵێم یادکردنی خوای گەورە چوونە مزگەوت هاوکاریکردنی خەڵکی ئەوجا ئەمن تقریبان نێزیکەی سارەگەبی ئەمن لە خۆشەویستم لە خەوێ دیت ئەمن مانگەچی لەو دوکانەی گریام لە خۆشیان بەحسم دەکرد دەگریام لە خەوەکەیدا سەعات 3:30 بوو لە خەوێم دیت واللهی ئەمن مانگەچی ئەلێرە لە خۆشیان گریام چوومە کرد مامەستایەکی مامەسا وەشی من بوو چوم گوتم ئەجا خزم و شدە و گوتیان دەبی مەولودی بکەی هەندە گوتیان نابی بژێڕێەوە و هەندە گوتیانەوە ئەمن ئیمانم هەندە بە ئەوە بوو وڵا چوومەکەنی ئەوش مە لەو گریامە من لەوێ ئەوش گریا ڕاستی چکە لە خەوەکەی ماچم کرد ڕاستی
ئەوەندە جوان بوو لە خەوەکەیدا لەگەری ڕۆیشتم کوڕشمەیە کوڕەکەشم لە خەوێدا هات ماچ کرد لەولایە داهاتە خوارێ لە خەوەکەیدا بە تەواوەتی لۆ بژێڕبوونیە عەزرەتی عایشە لە خەوەکەی مردبوو ئەمیش ئەوها لەسە دەست خۆمدا نابوو حایلەکەم هەموو لەوێ بوون مندارێکی کوڕەکەم هەیە ئەوها دەستیگان دەستی جوولاوە ئەمیش یەک بە خۆم هاوارم کرد گوتم زندی بۆەوە هەستاوە گوتی ئێستا خۆشەویست دێ ئەمیش لە خەوەکەی هەرام بوو خێزانەکە ماژی کردوت کورپیاوە کەسەوە چییە هەستام سەعات 3:30 شەوێ بوو اللهم صل على سيدنا محمد وآل سيدنا محمد اللهم صل على حبيبنا محمد وآل سيدنا محمد اللهم صل على شفيعنا محمد وآل سيدنا محمد ئەو زامن ئێستا لێ ئەوەندە مرتاحم لەو ڕۆژشەوە ئەو خۆشەویستم نەخەوێتی ئەو دوکانەی من ئەم کرێتیشم لێرە خوای گەورە بەرەکەتیش تێس لە خوای گەورە بە زیاتوی یعنی قوربان دەبم گیانەکەمی خۆشحاڵ بووم لەو دنیای ئەتوو بە چ شتێکی درت خۆشە ئەمن درم بەس بە عیبادەتی خۆشە خاستن کە نێژی سبەینان ئەو ڕۆژی نەیکەم دڵم توندە کە دەیکەم دەچمە مزگەفتێ دێمەوە الحەمدولillahەوەمە یەک شتیت کەشمەیە دایمەن دەمەوێ یارمەتی منداڵەکانم بدەم ئەوە هیچی خەڵکی یارمەتیان بدەین هەر حەزم لێ ئەگەر دینارێکم هەبێتن 750 بدەمێ ڕبعێک بۆ خۆم بمێنێتەوە لەو مندارەکانم لەبەر چیشە لەوانەیە ئەو جەرگە ڕاستە ئەوەیە بەس لە بۆ ئەوەمە یعنی ڕۆژ حسابی ئەوەی دەکەم کە ڕۆژێک بێتن لەبەر چاویان بی کە مردم جەلابی چا معلومە یعنی دەڵێ کە دەڕوای هەمووی بەجی دێلی بەس ئەولادی ساڵح کە مەسەڵەن شتێکی بۆ بنێرێتن بۆی دەچێتن حلمێکە و ئەولادی ساڵح و ئەوانەوە لای جەنابتان معلومە چەندێک ئەو ئامۆژگاریان دەکەی پێیان دڵی کە چاک بن تاکە کار بن وەڵی بزانە وای لێ هاتووە ئەوان خەریکە ئامۆژگاری من دەکەن الحەمدلله شەشەڵانیش دەگرن یعنی لەبەر نابی دین باسی بکەوێ بەس چییە لەبەر چی باسی دەکەم کەیفم بەوەی دێ بەرهەمەکەم ناجح بووە ئێستا کوڕێکم ێ مهندسە سێیشی بەجێهێشت لەبەر ئەوەی دەیانگوت غەشی تێدا بکە و مەوجودیشە بە دەلیل ئەوەی کەم ئامادە نەبوو غەش بکە ناوەڵە بەجێهێژی شەکەی و ماڵ و منداڵیشی هەبوو دەوەڵایی لەبەر ئەو شتە بەجێهێشت دوایش خوازیەکی وای داپێی دووقاتی ڕاتبەکەی خۆی ئێستا لەوێ دەڵێن ئەگەر یەک خوارکردنەوەی بکەی دەرت دەکەی بزانێ یعنێت وەگەر ئەوەت کرد ئەو لە ڕای خوای کردی خواچی داوە پێی ماڵ و منداڵێکی باش کوڕێکی باش کچێکی باش چەندێک نیعمەتە چەندێک مای دڵخۆشی ئینسانە ئەمن ئەوە لۆ من هەمووی سەروەتاوە یعنی کە تەمەشا دەکەم یان دەرێم یعنی ئەو نەوعا نعمەتە ئەو نەوع ئەوە ئەخر زۆر زەحمەتە خاستن لەو زروفەی ئێمە دەوەڵاوە بلا بە مەسەڵەن بە نەبوونیم ڕازین ئێگەنجی ئێستا ڕازی نابێ بە هەبوونیم ڕازین ئێ لەخوا بە زیادەوەش نعمەتە لەخوا بە زیاد بێتن هەمووشیان قورئان خوێنن یعنی لەبەرەوەم نییە بڵێ هیچکم دەڵێ ئەوەی مەدحی خۆی بکات زەمی خۆی دەکا بەس لە گچکەیەوە هینامیان ئێستا یعنی بێ ئەوەی من پێیان بڵێم چکم لە گچکەیەوە ئاوا مندارەکانم ئاوا فیر کردیە ئەی بەخۆ لە دوکانێکە بۆ منە کاڵاکانت دەفرۆشی جلوبەرگەکانت دەفرۆشی کاتێکە بەڕاستی دەیدێ مشتریەکانت چەند دڵخۆشی وەڵایی زۆر دڵخۆشم یعنی نمونەکی بەسیتت لە بۆ بینمەوە چکم دیارەویش لە من فێر بووە ڕۆژێک یەک پارچەم دایەکەچی تەبان ئەو پارچەی دەبە ئەو نازانی کونەیان نەیان عیبەکی هەیە کوڕەکەم لە ئەوەیە سەفچاری کولیەیە یەکسەر ژنەکەی جێڕایە وتی وەرەوەرە وتم چییە کوڕم گوتی باوە ئەوەی تێدایە دەکا غەشی تێدا نەیدیتە هەمیش نەمدیت بوو یعنی بەوەی نییە زۆر گەورە بووم لە جێخۆم یەگە ناو دەیبرد فەقیرەی وانە لەوانەیە بەغدایە بواە ئەوە یعنی سەقەت بوو لە بۆوی دەبووە زەرەر یعنی ئەو شتە هەستی پێ بکە شتی گەورەش هەست پێ دەکات لە خوای بە زیادوی
يعني ئەمن ئەوە هەموو ملکی منە ئێ بەخوای کاسبیکەریش لە خۆم زیاتر نییە هەر وا دەزانم لە هەموو کەسەش دەوڵەمەندترم ئەوەش مجاملە نییە خزمم زۆرە ئەوەم زۆرە یعنی لێشیان پرسە لە خوای بە زیادوی خوا حەجی بەنسیب کردم مەقسەدم ئەوە نییە ئەگەر خوا بکاوەری بگری ئەو شتانە هەمووی لە من زیادە چکم ئەوەی بەنسیب کردم منداڵی ساڵحی بەنسیب کردم قناعەتی بەنسیب کردم حەزێش زۆر دەرت خۆش بەخوایە جاگەر درێژەی نەدەمێ ئەوەت نەکەم ئەمن با کۆتا پرسیاربی ئە لێرانە خەبەریان دامێ لە پشتەوە هاتم لێرە یەک دوو برادرم هەیە من عمرم گەورەیە یعنی بێ هەڵپەڕی دەستی لە خۆڕ دەستی خەڵکی بگری الحەق ئەوان گوتیان با تەلەفۆن لە بۆ کوڕەکان بکەن تێک چوێت و کوڕ گوتم بابە ئەنگۆ نازان مەسەلە چێت تێک نەچم دەستیان گرتم و دەستیانم گرت و شایم کرد وەڵە نەمتوانی پێیان بڵێم خلالی چارێکێکی ئەو جەگوتیان کاکە تو تێک چووی تم ناوەڵا الحەمدوللا خەبەریان دامێ ناوم لە بۆ حەجێ دەرچوو ئێستاش کە ئەو مەفکفەم دێتەوە بیر بەخوای گریانم دێت الحەمدولله سلام علیکم وعلیکم السلام ورحمة الله بخێر براکەم دەبینم ڕوت خۆشە دریشت خۆشە بێگومان پێشەکی قەلب ساغێکە ئەوە سەرگشتیتی یعنی بە قەلب ساغی دڵت خۆشە بێگومان ئەوە سەرگشتێتی قەلب ساغێکە دووەمش ئێمە لەو بازارە کاسبی دەکەین بە بازارەکە دڵمان خۆشە کە بازار هەبی و ئاین ڕۆژانەمە ژیانی ماڵ و مناڵمان و ژیانی ئومورمان لەسەر ئەو بازارەیە بازارەکە هەیە باشە وەڵی بازارەکە بەعام بازارەکە بەخۆی زەعیفە بەس هەر باشە لە خۆی بەزیاد بی گرنگە بەشەر سەلامت بی یعنی قەناعەتشت هەیە بێگومان بێگومان ئەگە قەناعەتەکەت نەبی هیچ ئەوە نابێت ئەوە زانیم بە قەلب ساغی و بە بازاری باش دەرت خۆشە پاشان چ شتەشکەیە دریت و خۆشکە وەڵی دین و ئیمانەکە و قەلب ساغێکە هەمووی سەر هەمووی ئەو جیرانە باشانت هەمویان باشە هەموو کوڕی چاکەن هەمووی ئینسانی ڕێک و پێکن هەمووی پیاوان باشژمای درخۆشی نیە بێگومان بێگومان ئێسێمە ئێمە ڕۆژانە ئەوەندی لەو بازارە بێکەوەینە خۆ لەگە ماڵ مناڵەکەی خۆمان لەگەل یەک نینە وەکوبرانە لەگەڵ بێگومان ئێمە لە سبێنێ لێرێنە حتا مەلای مەغریب بانگ دەدا مەغریب بچینە دوسێ ساعت لەگە مناڵەکانی خۆمانی لەگەڵ مزگەوت چۆنی بێگومانە بۆڵە ڕۆژانە نوێژی خۆمانەکەین و چوی مزگەوتش دەکەین و لە خۆی بەزیاد کە لە چێ مزگەوت چەندە خۆشە نێژەکانی لە مزگەوت بێگومانێتی تو ئیمانەکەت ئەگە ئیمانەکە و مزگەوتەکە نەبیدا دڵخۆشیەکە چییە؟ وەنیە هەموو بێکەوە مەربوتە بێکەوە هەرچەند کاتێک دەستمونە مزگەوتێ سبحان الله سەد لە دەگۆڕم زۆر زۆر دڵخۆشە دڵ ئینسان دڵ بە ئیمان خۆش دەبی بە شتێککە خۆش نابێت ئەو سیارێ دەوێ ژنی دەوێ و خانی دەوێ و پارێ دەوێ بەشەر قەنەعەتی هەبوو دری خۆش دەبی بەسەکە قەنەعەتت نەبی یعنی هیچ پیاو ئەگەر لە مارێ خێزانی بار دایم دری خۆشە دایم ئەمن درم بەس بە عیبادەتی خۆشە خاستن کە نێژی سبەینان ئەو ڕۆژی نەیکەم دڵم توندە من محتاج تومە محتاج نامەردم مەکە قالبشم ساغڵم بێ ئەوش لە بەدەستم لە بێ قانع بم یەک ئیمان دوو قەلب ساغێک ئەم دوو شتە بوو هەموو دنیاتێگە ئەمە نەبوو حەزەکە بە هەموو دنیاتە بێت بەخوا دەنکە تەسبیحەکەی هەالەیەکە دەیگوت ئەو دەنکە تەسبیحە نانێ لەم دنیاەدا بەس شتێک دڵت خۆشە وڵا دڵم ئەموو بخۆم لە ژیانی خۆم لە چەند تێزم هەیە یەک ئەوە قالب ساغڵم بێ ئەگەر قالب ساغڵمێ ژیان ینی بەردە خۆشە ئەگەر ئەوێ لە بەردەستە یەک قانع بێ ئەوی بەردەستە محتاجە نامەردی نەبی ئەگەر محتاجە نامەردی نەبی ینی ژیان لێت خۆش دێتە یانە محتاجینی باشترە قالب ساغڵمە محتاجی نامەردی نینی سێومەکە ئەوی لە بەردەستە بەوی قانع بێ قەنەعەت هەیە ئەگەر قەنەعەتت نەبێ ئەو دنیا خرا دنیای دیکەش بدەنێ تێر نابێ ئینسان لە ژیانیدا هەر محتاج دەبێ بەڵام گرینگە بڕێخوایە محتاجی دەستی نامەرد نەبم وایە ئەمە مەقسەدم مەرحەلەی دووەکەم ئەوە بوو کە ئەمە محتاجە نامەردی نەبێ خوا من محتاجی تومە محتاجە نامەردم مەکە قالبشم ساغڵم بێ ئەویش لە بەدەستم لە بێ قانع بم ینی ژیانەکە بەوەی خۆش دەبیکە ئەی تۆ خێزانت هەیە ئەدوکو زۆر باشە هەیە هاوتەمەنی تۆ نیست با بزانم
چەندە خێزانەکەیت و مای دڵخۆشی تووە؟ والله خێزانکەم ئێستا من هەرچم هەیە لە خێزانمە یان ئەگەر خێزان دەگەڵم من ڕاز نەیتەڕێ یعنی ئەمن ئێستا لە ژیانی خۆم زۆر موافقم یعنی زۆر لە ژیانی خۆم ڕازیمە ئەو دەولەت سەرێ چییە ژیانم خێزانم لە مارێ ئێستا من بخۆم لێرەمە ژیانم خێزانم سێ منداڵم هەیە دەگەڵەوە ساحب دەبێ هەتا دە 15 ڕۆژام دێمە دەرێ کاتێکی دەچمە دەبینم ئەوەش دڵخۆشن ئەوەش بەسە هیچ کێشیان نەبووە لە ئەمەش بەوانە دڵخۆش دەبم. زۆر باش ئەی منداڵەکانت سێ منداڵەکە چەندت بۆیان خۆشە دەیان بینی و لە باوەشیان دەکەی و والله دلێ منداڵەکانم دوو کۆڕ و کچەکەم هەیە الحەمدولیلا شکری خوا لە ژیانی خۆم زۆر لیان ڕازیمە زۆر لیان ڕازیمە الحەمدولیلا هیچ کێشەی مەسەلەن لە لاو ئیجتیماع ئەوانە نییە کێشەمان نییە. لەم دنیاەدا بە چ شتێک دڵت خۆشە؟ والله یەکەم شت ئیمان دووەم قەلب ساغی یعنی ئەگەم دوو شتە هەبوو ئەو لە هەموو شتێک خۆشترە ئەگەم دوو شتە نەبوو پێم وا بێ بەسیکە دڵت خۆش ئیمانت کردووە تەسبیحش لە دەستە ڕۆژانە کە بازار نەبی چەندێک زیکری دەکەی و چەندێک تەسبیحات دەکەی بە قورئانی تر بە پێی توانەوە دی پێم کرد دەیکەن تر لەم حسابی کەم نازانم چەندێکە بەڵام کردوەی پێم مرۆڤ کاتێک پەیوەندی نێوان خۆی خوای گەورە بەهێز دەکا ئیتر وردە وردە دڵی خۆش دەبێ ئەگەر لەم دنیادا کۆمەڵە شتی شەبن مای ئەوە بن ئینسان خەمی لێ بخوا بەڵام دوزار ئەو دڵت مرتاحە ئاسوودەیە والله زیکردن لە هەموو شتێ باشتر ئینسان هەموو کات ئەستەغفیر الله بکات سوبحان الله بکات زیکری خوا بکات ئینشەڵڵا خوای گەورە بکات دڵی خۆش دەبێت. زۆر باش لەگەڵ چوونە مزگەوت تا چۆنی؟ والله باش والله ئێمە وەکو ماڵم لە مزگەوت و دوورە بەڵام تر ئەوەندە بکری لێر دەستی ئینشەڵڵا. ئەی چەندێک لێرە بۆ دراوسێکانت بۆ جیرانەکانی خۆت باشی؟ والله باش وڵام وەکو خۆم دەجێڕیم عنی دەگەرمەوە سوفە ئێرە وا چۆل بۆ جارێ دەوەستم بەڵام باشن چەندێک بۆ نمونە لە ماڵەکەی خۆش جیرانی باش مای دڵخۆشی والله جیرانی چا باش ینی بەلای من جیرانەکە لەوانەیە لە هەموو کەسێ لە پێشتر بیانێت توخوانە کەرە ماڵی کوستانە لێ قۆمانی شتێکەبی پێم جیرانەکە لە هەموو کە زیاتر ئەتوانێت بە فریا تا بکەیت یان نەتوان زیاتر بە فرە جیرانەکەم دەرێن پارە تەبی درست زۆر خۆشە پارە هەموو دڵخۆشیە؟ نا بەخۆی هەموو دڵخۆش نیە بەخوای من ینی قسەیشی باوکم بە ڕەحمەت بێژێڕمەوە نەخۆشی کلێ بەر بۆ ئەمە خۆیاگرت هەموو جادێر کوڕە لە دنیای دوو شت یەک ئیمان دوو قەلب ساغێک ئەم دوو شتە بوو هەموو دنیاتێگە ئەمە نەبوو حەزەکە بە هەموو دنیاتە بێت بەخوا دەنکە تەسبیحەکەی هەڵێکە دەیگوت ئەو دەنکە تەسبیحەنان ینی چ هەموو شتێکم دەدی لەبەر من قەلبم ساغ نیە ینی قەلب ساغی بەلای من لە هەموو سەر سامان دنیا باشترە ینی یەکەم ئیمان دووەم قەلب ساغی خەڵکەی لەوانەیە ساعت نەخۆش بێ سەدەها دەفتەر بە چارەسەریە یەکەم ئیمان بەێ باشە لە دوای ئیمانی درد بەس خۆشە وڵای درم خۆر بیت و دنیا هێمن بیت و ڕعد بیت و دنیا مادی خۆشە ئاڵۆز نەبی شەڕ نەبی و ئازاوان نەبی و بەخۆشە ئەرەوەڵا مار و مندارت هەیە؟ بەرە هەرەوەڵا مار و مندار چەند مای دڵخۆشی ئینسانینە؟ وڵای دڵخۆش گەڵە دڵخۆشن مار و مندار مار منداری باش لیان ڕازی هەرە لە خوای بەزیاب لیان ڕازیم بەرێ وڵا دوو مندارمەنا چەند دەچیەوە مارە ئێستا کە ئاوە ماندی شەکەتی دوێتچیەوە مارێ مدارەکان دەبینی چەند دەبێت خۆشە؟ وڵا درم خۆشە زۆر خۆش وەڵا بەرێ درتیان خۆشە هەرەوە دەم پێ خۆشی قابلە سەمداری خۆبی بۆ ڕاستە بێگومان ئەی با شوێنەکەی خۆم بگۆڕم با بزانم چەند بە کار و کەسابەتەکەی خۆتەوە دەرت خۆشە؟ وڵای دەم زۆر پێ خۆشە ئەو کەسابات درم پێ خۆش زۆر درم پێم مرتاحە پێ مرتاح بەرە هەرەوەڵا سبەینان چ وەخت دەی چ وەخت دەگەڕێەوە؟ وڵا ساعت نۆی دێم ساعت نۆی ساعت تقریبی شش ڕۆم بڕێکمەوە بەرێرە وەڵا بازار چۆنە باشە؟ وڵای بازارەکە هەیە و نیێ هەندێک ڕۆژە هەیە هەندێک ڕۆژ نییە قەنەعاتەکە لە خۆ دروست کرد قەنەعات هەرێ وەڵا قەنەعات هەموو دنیا دینی زۆر دوعای دەکەی خوا دەرت خۆش لەخوای بەزیارەبی لەخوای بەزیارەبی خوای تای دایتێ دێم دوعاش دەکەمە تو برێ ئامین ئامین یا ڕەبی خوای گەورە دری هەموو مسلمانان خۆش ئامین ئامین ڕەبی العالەمین بەڵایزان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو دەربارەی دڵخۆشی جا من لە کامێرەمانەکەم پرسی کاگامین جەوهەر وتم ئەی کاگامین تۆ بە چ شتێک دڵت خۆشە؟ ئەویش سەرەتای پرۆسی هاوسەرگیریتی گوتی بە کەسەکەی خۆم درم خۆشە مەبەستی هاوسەرەکەی بوو جا هیوادارم هەمووتان لە ژیاندا گرنگی بۆ بدەن دڵتان خۆش بێ خۆشیان هەمووی بەدڵی ئێمە نابێ دەبێت شتێک بدۆزینەوە کەوا مای دڵخۆشیمان بێ جا سواز بۆ خوای گەورە کە ئینسان لە شوێشی ساغی هەبوو تەندروستێکی باشی هەبوو ئەمە نیعمەتێکە پێویستە خۆشی لێوەرگری
و مای دڵخۆشی ئینسانە هاوسەرێکی باش ینی تۆ جاروەیە ئۆتۆمبیلێکت هەیە خەڵکی ئۆتۆمبیلی نییە تۆ خێزانەکەت باشە خەڵکی خێزانەکەی خراپە تۆ چاوت هەیە دەستت هەیە خەڵکەیە ئێستا چاوی نییە خەڵکی ئێستا لە نەخۆشخانەکان کەوتووە خەڵکی ئێستا پارەی دەرمانی نییە تۆ گرفتێکی تەندروستیت نییە ئەمان هەمووی مای دڵخۆشینە تۆ لە دەرەوەی ئازادی بەکەیف خۆت دێ و دەسی خەڵکی ئێستا لە زیندانە ئاواتەخوازە ڕۆژ ببینێ ئاواتەخوازەوە بێتە دەرەوە و ئیتر لەو هەڵی کە کردوێتی پەشیمان بۆتەوە جا کۆمەڵێک شت هەن تۆ کارێکت هەیە خەڵکی کاری دەست ناکەوێت تۆ سەرۆت و سامانت هەیە خەڵکی سەرۆت و سامانی نییە تۆ دراوسێکی باشت هەیە هەیە دراوسەی باشی نییە تۆ کوڕ و کچی باشت هەیە خەڵکێ بەخوا گرفتدارە یعنی تووشی کێشە بۆ بەدەست منداڵەکانیەوە جا ئەمانە کۆمەڵک دڵخۆشین هیوادارم دڵخۆشیەکانی خۆتان بدۆزنەوە و هەمیشە و بەردەوام لە ژیاندا دڵخۆش بن خواتان لەگەڵ